بینرن هجاو خوشتیفی لأوروبا ام کردستان 24 اکتیو که باش معهی و هر وصع بینره که گلک هجا و برفره بینرتیا کردستان 24 کن دل دوره و تا پیشکش کرن هندیم قمصلاج اللي فيرت كنا بارخو فايدة ناكد بس سبب اوش بكو امش هميان كمترن هكا روجيت عادب دوشنبه حتى جمعين زحمتها براستي ام بيجن فان روجي صار فان روجين تاري بيست حبشن تيم باهف دما تو بيا أوروبا دبيني هر كرد أكي كارا كيت وحركي بخوبة مجيلة وأمد راهي لنا دنياي لديف دنياي بازين ليرة إما سيكسين هر سيكمان كردين هر چاف پیکفت نکامه ام دبینی که کردت مبچوت میجیلن و چاواج جانا خود بنسری دماتنا اوروبا کار خوی دستی دیگل خودتینن خیریجن شما و یک شما همون روژن عمانه مل برا ام دی برنامه جور و جور بکین و قصتا 3-4 ولطا بکین دیک پروگرام دا Hallo, we zijn in Amsterdam. Koert is 24. Jullie gaan het checken, man. Aangenaam Beka. ما ألمانيا هل بجرت هولندا ما هل بجرت السويد ما هل بجرت ام دي بابتي خو الدسبيكي الهولندا دسبيكين ما كوريكي بچوك آن كوشت اها يتبرف جنجات ديه چيتن ما هل بجرتيكو ام چاف بكتن ديگل بكين دست بكاوية دي برنياز بيتن لهولندا وهيدي خلق جلك حاجة كانوا يتنياصن Je beoordeeld op de kaft, die man die leest geen bladzijde. Gele nou die wordt gegrild als we daar langs rijden. Internationaal, mijn jongens spoelen eng. Ik geef geen F alsof ik zit ergens met Green Gang. Zeg Christian en Dior, bij 22 als ik weet heb. Je wifi is op rat, ik noem er digger als ze nog zap. Jongens luisteren mijn teksten, ja ze weten dat ik echt rap. Roep heel mijn fucking life, ik laat je springen als ik zo zit. Die zijn muizen en ook leeuwen, dus me denken weer een art. Mijn jongens zijn stabiel wanneer er evenwicht moet zijn. Ik ben het aan Minorta bro, je kan me vinden op het geklipt nu echt met DD. Stuur de prik als ik tijd kijk. لي براستي وراستي جيجالك أخوشة أبي جنجهني كود عنكو فيزارو كي كردي نزاني Koerdis 24, welcome to Amsterdam. وبابي لبشتا كاميراي راوستي بو من ريب ريغوتي اف خلتيا تيا كوزارو كتا كردي نزانن دفت فيري كردية بن ما سايتا خوشة هاي قالك باشا هولندا هريكي صحيكي هاي تو دبيني الفان ولاتان دبيني قالك جراك زارو كن ما كردان بين قافت مازون وباش تافين او جيب ديكو باب فيت باش بن ليه اهاف زارو كي افريكا اها يبر نياز بيتن هاف هولندا هميت نياسن وهمي هيدي قوداليا رابر وسترانن تويدي كان ماجي قلت بري بر نياز بينا قبل اسمعنا كيفيت كردستان 24 افريكا لهولندا Beka, dam jongen, jullie gaan me zien, geloof me. Niet eens 18, maar kan fucking gek. Aangenaam Beka. قال لك سباس بوتا بكر اف جنجي كردي جوانا لا اهمها مشكلاوي كرديه نظانيتنا شو لديك بابا انا باب لازم يمسيطر بيت ها قال لي باشا زو سباس بوتا كيف امات كردك ما كورك ما جوان رابر لامستردام Ik ben het blij om te horen, dankjewel. Ik ben ook blij dat ik bij jou mocht zijn. Ik heb je vaak voorbij zien komen op tv. Ik vind het leuk wat je doet. بكري سباس يا ماكير قلت قال يم خيرات كيف مجات يا وركين امستردام حاضر بوين بكر تو بنغافن جوان دسبيك انه كتو برنياز بيدناف هولنديا دا بتر تشي واس تو رابرات بيجي برابتر تو حاسكي رابرات تسر تشبيتن بابات تاتشنا موضوع تاتشنا Mijn rap gaat over het leven hier in deze buurt. Hier is de Banna. En ik probeer zoveel mogelijk meegeven aan de jongeren. بابات توين جوان بيستن رابطنا برابتر لسر جانا من انا اكو او جي اس لجيمو سر چونكو شوي رابر براسي بينران يوصايا يعني ام بحسي جانا خود كان يعني ام بحسي قداس بحسي هافالت خود كان جل بحسي هافالات رابط خدا قال لي باشا الفيرتشان ديكو بابت
هاریکار و پشتوانن تنه لأوروبا هکر مالا مروفی هاریکار نبن من 18 ساله دا تنش کار بکی یعنی امکانیت نابن حسا گلک مال چند هاریکارن گلتا. Ik denk als je ouders niet bij je hebt en als je ouders je niet kunnen steunen, ga je weinig ga je niet snel ver komen. بكريت بيشتن اكل مال چونك اوروبا تايبت زاروك بن 18 ساله دا چكو كارنا كان دا هاتيوانا هيفك يجي كما الا ديكو باب هاريكار بنو پشتوانيا زاروك بكن لما هكر مال هاريكار نبن بنو من عمري 17 ساله دا ما كلي بتاتنا خاره شويته قالك جوانا چونك تو Kürt Hollanda'yı mazın و Hollanda'yı buyji چند هولندی 80 كان چند جش کارته شولتات رازینه. Heel veel vrienden van mij luisteren mijn clips en kijken ook mijn clips, luisteren ook mijn muziek. Ze geven me altijd motivatie om door te gaan. En ik luister naar hun en door dat ga ik door eigenlijk. حوالو خلق يعني كوبينرن كليبت يقول جلا جلا حشمت كان وكيف مجدن كو دماز بينمك حشمت طول بشتوانيا متين والمتين كو اشم جارك دي كليبه قد يا جوان تشكن بشتوانيا بو ما كيف هم بتتد كو اس جان تركار بكن جلا باشا بكري بماوي دو سالاندا قالك جوان خود جار كر بو هولنديا لي بكري وكو هولندي خونيشا خلقي ندا بكري وصا خونيشا خلقي دا اس رابرن هولندي دبيجم لي اس كردم. Ik ben Bekker, ik ben 17 jaar oud. Ik ben een Koerdische Amsterdammer. Ik ben blij dat meneer hier kan zijn vandaag. We gaan jullie vandaag meenemen, man. Die band van jullie, Mattis, is niet gangstergrap. Domme band terwijl ik later pas een fiets had. قلدو ما هيك جارك هادي دي غازن داخو جهينم زاروكن ما كردان لأوروبا لازم ما كردية بزانن أذا بوديكو بابا الزفريد. Dus ik heb weer flink gechapt op werkers de procenten, man. دماتو بيا أوروبا دي بيني هر كردا أكي كاراي كيت وحريكي بخوبة مجيلة وأمد راهي لنا دنياي لديف دنياي بازين. ستافي برنامج لدوروا ستافي كردستان بيستو چاره لبرلينه چاف بگفتنك بچويك دي جلسة تراشي كي كريه كأفسر تراشي هني لبرلينه چتكت وچناكت وجان چاوالي وري. من عبد الله أميد بأصل خلقي شاري سليمانيم دانشتوی وڵاتی ئەڵمانیا شاری بەرلینم تقریبا نزیکی 10 ساڵە من لەم وڵاتەم و ژیانی خۆم لێرە وەکو هەموو کەسێک وەکو هەموو پەنابەرێک هاتە ئەم وڵاتە دەست پێ کرد و مەکتەبم کرد و زمان فێر بووم و دوایەوەش دەستم مایە ئەم پیشەیە و ئەم پیشەیە فێر بووم و ئیتر هەتا وەکو 2007 من بڵین هەر لەو بیرەیە بووم کە ببمە دەلاک نەبمە دەلاک ئەو ئیشە بکەم نەکەم بەڵام لە داهاتووە ئیتر قەراری خۆمما و هەتا ئێستا من لەو پیشەیە ماومەتەوە و سپاس بخۆ کە توانیم شوێنێکی خۆشم هەبێت و لێرە ئێمە سێ کەسین هەرسێکمان کوردین و شێوازی کارکردنی ئێمە زۆر بەبرایانەیە واتە هیچ فەرق و جوداییەک ناکرێت لە بینی من و ئەوانە هیچ هەستێکی وهام ناونەتێ کە من بڵێم خاوەن شوێنەکە بم و ئەوانە لای من ئیشەکەن نەخێر بەڵکو بەعکسەوە ئێمە تەنها وەکو برا بووین و هەروەکو براژی شەکەین هەندێک شوان هی نێوی شکستیە ئەو هی هەوا وەختی دەچیتە دەربە ئەو قەومانە هەمە جۆرە ینی هەموو قەومێکی تایە هەموو شوێنەگووی هەموو وڵاتێک و مەنتیقەیەک بەتایبەت شوێنەکەی من بڵین ئەکەوێتە نزیکی ناو جەرگەی شار و من خەستەخانەم لە تەنیشتەوە نزیکە جامیعەم لە تەنیشتە نزیکە مەکتەبم لە تەنیشتەوە نزیکە و بڵین مەحەطەیەکی قیتارم لە تەنیشتە نزیکە ئوبان و لێرە چەند مەطعەمێکی بەناوبانگ هەیە بڵین خەڵکی یەکجار زۆر ڕوو ئەکاتە ئەم شوێنە و لەبەرەوە من ناتوانم بڵێم تەنها یەک شوێن و یەک وڵاتە بەڵکو میکسە هەموو نەوەیەکە
ئەتوانیت تۆ لەگەڵ کەسێکی خۆت کە بڵین خاوەن شەهادەیەک بێت کە بڵین ئەویش پێوترێ مایستەر ئەو شادەیە بۆ شادێت تۆ توانین لە لای بەلەدیە تەقدیمی بکەیت و دوایەوە موافقەوەت بۆی کە تۆ بۆت هەیە دوکانێکی خۆت هەبێت دوکانێکی خۆت دانی لێرە لەم وڵاتە لە ئەڵمانیا بۆ هەر سەرچاکردنێک 190 بۆ وڵاتەکەیە یاخود هەر تۆ ئەگەر تەنانەت ڕیشە بکە یان بڵین ئەگەر شتەکە بای یۆرۆیەک بێت 190 چێ بۆ ئەوان و دوای ئەوەش لە ئاخیری ساڵەوە دووبارەیەنەوە لای تۆ و پێتەڵم بزانی ئایا تۆ چەنت خێر و قازانج کردووە لەم ئیشە لەماوەی ئەم ساڵەیە دووبارەوەرەوە زەڕی بەمان بەرەوە واتە دوو جار تۆ ئەبێ پارە بیت بە حکومەت ئەمە جگە لەوەی کە تۆ کە خاوەن پیشە و خاوەنکاربی لێرە بێ خۆت تەمینی خۆت بی لێرە جگە لە کرێخان و جگە لە هەموو شتەکانی تر بخەرە لایەکەوە تەمینی خۆت و تەمینی ماڵ و مناڵت ئەگەر هەت بێ یان ئەو کەسانی لەگەڵ تا ئاژنی لە یەک شوێنە لە یەک خانووە ئەبێت تۆ تەمینیەوان بیت ئەگەر یەک کەیس بن یاخودەکەین بن یعنی شێوازی زۆر بڵین ئالۆزی هەیە ئەبێ لی تێبگەیت ئەبێ بزانی شتەکانیوان چیە چونکە زۆر کەسەیە بڵین ئەڵێ باشە کێشەنی سایان و زەکە بەرن دڵی خۆی خۆش کردووە بەڵام لە ئاخری ساڵەوەیان لە دەرگایان ئەڵەن زەحمە نەبێ کواوەرە بزانین ئەوەی کە تۆ پێیاد کردووە چەنە ئەوە نەیترمان بەرەوە یعنی لەسەر خێرەکەی تۆ کە پێیاد کردەوە خازانجەکەی تۆ جا بۆیە ئەوە بووە هۆکاری ئەوەی زۆر کەس شوێن و دوکانی خۆی دابخە یان زەرەیەکی گەورەی کرد و کەوتەژێر قەرزی حکومەتەوە حکومەت شوێنەکەی پێداخست و بڵین وای لێ هات کە نەتوانێت دووبارە شوێنێکی خۆی هەبێت یاخود پیشەیەک و کارێکی تایبەت بە خۆی هەبێت کە خۆی بەڕێوەی بەرێ لێرە زیاتر ئەم پیشەیە ینی لە ڕووی زمانیشەوە پێویستی بە زمانێکی وها قرس نایە کە بڵین ئەبێ زمانی ئەڵمانیکی زۆر باشی هەبێ نە تۆزێک بزانێت لەگەڵ مشترەکانە قسە بکات و دەسوپلێکی جوانی هەبێت و سەروسیمایەکی جوانی هەبێ ئەوە هەموو شتێکە. هەمی بەرنامە دەوێت ئەها بەحسی خارنێ نابدا بیت کە خارن چاوایە براستیژی بازارت ئەوروپا هەندی هەند گران بووینە بەلکی نابێژم هەمی لە هەندێک بەلکی نەشن هەمی خارنا بخون بەلکی پێچێ نەبیت بەلکی دەم نەبیت بەلکیژی گەلێک جارە خارنێت کوردی بدەست مرۆڤی ناکەون بێجا تایبەت نانێ کوردی ئانکۆ ساوەک ئەف نانێ هەنێ گەلێکی بزەحمەتە لەبارە منان پێشێک دیت کو کوردە بەحسە نانێ خۆ کرد بوومە ئێمە ڕۆژانە نانی گەرم دروست دەکەین بۆ مشتەرەکانمان لەبەرەوەی مشتەرەکانمان دایمە نانی گەرمیان حەز لێیە ئەوەش نانەکەمانە بەردەوام هەموو ڕۆژێ نانی گەرم هەیە هەموو ڕۆژێ نانی گەرم هەیە خەڵق زۆر عاشقی ئەو نانەیە بە تایبەتی ئەو نانە نانی گەرمە ڕۆژانە خەڵق دێت دەبات ئێمە مەجاری دانیشتنیشمان نییە بەردەوام نان دەڕوات لێرە بەردەوام نانمان هەیە هەموو ڕۆژێ شەمە و یەکشەمە هەموو ڕۆژێ نانمانەیە نانێ هۆستا ئەمینی لە باژێرێک دۆسۆ دۆرە فێ پێگوتیان نانێکی خۆی شێت کرد و خەلکی سلێمانیەژی بڤی نانێ هەنێ گەلەگەلەی بەرنیاسن لێ ئەمما تو بێ لە وڵاتت ئەوروپا بگەڕێت تو نانێ کوردی گەلەگەلەی بزەحمەت دەبینی ئۆستایەکێوەکی ئوستایژی ئوستا ئەمین وەستا ئەمین بەڵێ ئوستا ئەمین تدە گەلەگەلەی بزەحمەت ئۆستایەکی هۆسایی بینی کوبینە نانپێژیان خۆ بۆتە نانێ چێ بگێت ئەمە حەزە خەلکی لەسەر نانێ کوردیە ئۆستا ئەمینیژمە بەحسی بێرێکی ئۆستا ئەمین ئێوە چەند سەعاتێک ئیشێکە ڕۆژانە من لە سەعات هەشت و دێم هەشتی بەیانی دێم بۆ سێ دوانی ئەوڕۆ بۆ سێ ساعت بۆ سێ دوای بۆ ساعت ژیانە خەلکی کورد لە ئەوروپا دژین براستیژین هەرێک بە شێوەی خۆ کار کرد لێ ئۆستا من تو لە کوردستانیش هەر ئەویشت کردووە بەڵێ هەر ویشە کردو هەندێکە کارێ خۆی دەستی جوان کارێ خۆی دەستی لە کوردستانی گەل خۆی ئینە 5 ساڵەوەی هەندێکتینە بێرێ کارێ دەستی نەزانن ئان کوچ کارە نەزانن شنیکە خۆ فێر تێم دەکە حتا فێری کارێکی دیتبێت لێ توێکی ئۆستا ئەمینێ چی بە بچن چونکە دەستی وان یێزێڕینەیە دەماتێنە ئەوروپا کارێ خۆی دەستی دیگەل خۆتینن خێرێژێ ببینن
نهدى جتنا برا تشتكين نظاما وتبيتين روحو فير كان يعني شو لك بس بكتن او شوركو او شو لك خلك هميد زانن بكن کاک دیاری بخیر بید. استامینی کار خوی دستی خو باش بید. دیگل خو اینایه کی ببرشتن نحت النار ده شغل خو هبیتونو خلک هیویاجه کتن بس او کسن کتنه بره بونمونه نه نان پیش بید نه سرتراج بید نه درینگ شغل درینگه تو بکی آن پیش سازی بونمونه سرویس سیاره آن فی دربی عوار زحمت او 250 اوروبا تكاري خوي دستي هذه دوصا بيجي لا اما خجالة شفتنا داش بيعد من بانيان ساعات هاش ديم بو ساعات سين شفتي شيكا وستاي شيكا وري جرين بو ساعات دي شو همو روشي دواني كلو لا مانوين بلان بخوا خلق حريت بو ايرا خلق حريت لما حسما ناني تويا ناني ايو من بدلا ناني ايو زور جوانا ناني ايو درجة يكا خلق عاشقيتي همو كردكان كباب اخوان بناني قرم ناني قرم عن بود حاضرك عرا والله بوشي آسان يجي بتواني كار بكا ايش بشغله آسانه اگر يجي نتواني ايش بكاو شغل بكاو ولا آسان ني ام دي برف سويدة چين ستوكهولم اكتيا افراتن كرد لسويدة لستوكهولم قلك وقلك چالاكن اسنا بجم جهمي ولاتن ديارو برچاوه لبله چالاكي توان هردن بردوامن و براستيجي كارن جوان دكن اف افرادت هني هميل جهكي كومبوينا من فيا بچم چاف بكفتنه دگل وان بكم و سروكا وان ببينم بزانم كا او مجيله چنه و اف جيانه چاواته تو چاوا چيت و افرادن من كرد لسويده چاوا جان اخد بنسري دل ديوان افرادا سلاوريس چاوانم باشن بوچ و اب دنیا همي هلا این هاتنه سری ویچیای این چاوانم باشن سلاوريس چاوانم باشن زود مامه چاوانی باشی سیران خان چاوانی باشن شکران این چاوانم باشن و چه بالا سری هوا و اب دنیا آخر هلا این هاتنه ویره هاتنا هفته که درباز بکن بدره افراتن کردان لستوكهولم همي هاتنه بدرا نه همه لا بتريا وان هاتنه ويري از بمري هني دا ديوانا خوب شاين صحتا و چايا چا بريفاتشت اب دنيا والله سيران خان هنديم قمصلاج اللي ويرت كينا برخو فايده ناكد زور ساره ها تو دبيني بله صح چايا باشه اداره دکه كاري هواي افراتا چايا باشتı چه قال باشه اما هين چالاكن براستيجي بتريا ولاتن اوروبا از دگرهم كمالا انكو اكيتين افراتن هر ديارن برچاون بله اول بو چه زفرتن و چاوا كارك بزحمت اجل تايبد للسويدي بله بس سبب اوش بكو امش هميان كمترل يعني سال نوتي دا يكتيجنان هاتيام دمزراندن اي سال دبن سي سال يعني هميان پرتر ادي جيگه خو گرتيه و اتابلره بويه و السويدي جي سيستم السويدي تزاني يارمتي گلك رخصتناند که يارمتي devleti و كردان کو كرد لویدری پرتر رخصتناندا کاردکن تند چین انترسی وان هي برويجي فرقك مزن هي نابرما ويوان قالك باشا اللي عندك جراجي براستيجي عندك تشت خوش از دبينم مينا افرتن کرماج بادینی هر چهار پارچین کردستانه ابد پنگاوه گله گرینگه براستیجی نه تو کرمانجی نه به همی کرمانج بن نه او دیبه فرقو جدایی چهار پارچه کردستان دما این گازی افراد کن فلان روژه ما چالاکیه ساعت هنده
آماده بونا وانا یا بصناهیه یا بزحمته زی آماده دبن ناهن چونکه بیر مدام نینه هندك جرا بزحمت براستی چون که هر کسی که کاروباری خویه هی مال باتا هی یا پیچید بن زی برسودن و حاضر بن ام تخینه شنبی و یک شنبی کو او کسی کو کار بکت کارید بهتن هک روزه عادی دوشنبی حتی جمعه زحمت براستی لی کات خوددانن گلک خانم من حاضر بن و بجداری و اکتیویتیتات بن تو زانی نه نویل یوله جبو یول اندامین خورا پیروز بکن لوکالی خورا شهر کمالی نونرک انجی چند کستین بیشتر جیوینا اندامان دبن mesela Euro emli ve derine mevve kursetini bu evde çekir. Yani komite karger, komite raveş, komite çavder organın ihtiyacından kurunun danışın refşa ihtiyacından lekolim biken bepeyvin çıkarım baştır biken bu hazırya kongre xo maha çar kongre ihtiyacından eme kongre xo çeken bu kongre xazın henek guharandıran çeken navre xistine de mesela reorganize radı bejin ya çünkü dibinin eddi enterese insanan cuda de guhartın ve ki berenine me euroji ve işte genge şekir navxoda kısekir که مثلا بری وقتی ام نو هات بون سال 90 تا واندرن دا ام همه گرم بون جوان بون پرتر ام چالاک بون پرتر انترسime جدا بو سر کردستان تدید کی دری شرحبا کی دری پرسکی تو شبا ام راد بون me demonstrasyon çetkir خو پیشندان دکر هم چون بر امباسادان ماندن نه edi halk zede nay ser mesela xopeşandana tesira ku em yeku beri hatibun juvan bun emna hamı emir mazenin naxoşin pirin o prani mesela zavcine zaruken wan hena karen wan hena edi enteresatiye guhartin şikilatiye guhartin diye em ne xopeşandan bedelavi diye kare diplomasi gelek başa pemendi tamam dikelle her çar parçın kursanı bunu من حکومت هری ما kursanı çawane که که ارگانیساخونا ما یا اکتیا ما یا سر بخویه سر بچه حیزبه که و نینه و پرگرینگه برهنده جی تو بینی اندامن ما هر چار پارچت کردستان لورن حکومت هریم ملوره براستی ما جوینت خوب بردوام ما یتهین پیروز باید نوروز هم هفدو یک دود بینین و اگر وزیر کسگل بهتن یا ما پیچه بیتم لوکال خود دعوت کنم هفدود بینین جوینه که چیت کن سرکار و خبات ایکتی هم بحث کن بر دوام ام راستی کنتکت ما یا های ام بیجن وان روژه سار وان روژه تاری بیست حبجن تیم باهف بهفره صحبت دکن ام بهفره دکنن جیویتی ام بهفره دگرین ام پروبلمی خوب بهفره خبر دادن بدیتنام چالاکیه کی پر باشه نه تنه ام بیجن ام هاتنه لور جوین چکن ایرو ام نیزی که 4 ساعت مجوینا خو چکر لی بشف ام بهفره رونین خوارم بخون صحبت بکن یعنی وک مورال جبو محمی که پر باشه dolma hatiye ser dolma kırmaç ava navi ki ava savat düş ev çükürte evde çekirine havala me çekir ev tüjün gelek ya mala ma xarab kir babu bele jur fayne urfay ja tüj çidikin mıhabet mala ma xarab on hinne bu ne ya İbrahim Tatlıses çima dengeyi hoş. eredi ben küfte tamayı hoşe yani tu jeli tamayı hoşe afiyet beşlere gelek spas دیوانه gelek جوان gel seyran khane ku beri çan sala ma ikudu ditya erwasa khatin jima beri çan sala ditya malbata tej Polanda gelek bernias u çalakin braytu hemin nojdaran ku mamstayn doktorun le zankuet hera mazın le Polanda شكرا خان مديد دوت مامد خوين دلال مديد كلا كيف ما تخوشا من خم لك هاتي لك دهوك بوم صورة كم زور باش نبو بله كهاتم ليرة باشه اما هموما تشاوي كرت لكتر دينيرين تجيشتي فيري صوراني بوم والله باشه تجيشتي فيري كرماندي بوم زور باشه او زور جرينجا استاليرا تكلاوه افرتاني هر چوار parça ليرة قشتي تكلاوه اذا من كم
کرمانجیش فێر بوومە ئێمە عیلەکەمان تێکەڵاوی کرمانجیش هەیە زۆر باشە سۆرانیش خۆمان سۆرانی زانین خۆم لە بەقا ژیاوم گەلێ باشە لە وڵاتە ساڕای ئێوە چی ئەگەن ئێوە چۆن قاتینن چۆن مان نەبێت ئەم کۆبوونمان نەبێت چی بکەین لە ناو هەرێشمە ماشەڵڵا هەرێکێک لە ئێمە 5-6 بلوزی لەبەرە ئەم ساڵاوە زۆر ساڵە والله ژیانەکەش زۆر ناخۆش ئەگەر کۆ نەبیتەوە لەگەڵ ئەم ئافرەتانە کۆبینەوە یعنی ئەس هەمی هەردەم ئەڵێ من ژیانی ئەوروپا خۆی دەیبینی جوانە بافرسپیە و چیایە و زۆر جوانە ئاوە و نازم بەڵام سەبری نییە بێسەبرە بێسەبرە والله بێسەبرە ئێمە کوردەکان فێرەوەمان نییە وڵاتی خۆمان زۆر خۆش و گەرمە و ئەمەیە بەڵام سەبری هەیە بەڵام لێرە سەبرمان نییە ئەگەر ئێوە ئەوەش نەکەن ئەنجا ئەوە تەواو کە ئێمە بادینت بێژن دین بیت ماڵە دین وڵات دین بیت لە باڵبە ڕاستەکەی باشە زانێت ئەخر ناڵێ کرمانجی فێر بووم بەکە زۆر باشە وان ئەفجا هەڵبژارتیە لە هەندێک تایبەتمەندیت وان ژیانە هەندێک تایبەتمەندیت وان ژیانە منەڤیا بوون و من هەندێک کەسانەڤیام دەرکەم تەلەڤیزیۆنەدا لە وان ئەف هەر چار ماڵە کرێکرینە ئەڤە جایەکە کورد کە بیتە سەری چیاکی نزیکی ستۆکهۆڵم gelek سارە و بەفرە ژورڤە خۆشە بەس دەربە نزانێت سەفرە نزان ئەمە چۆن دەرکەوتنە زۆر خۆشە زۆر بەخۆی خۆشە خۆشی خۆی هەیە ئەی چۆن سارە بەس خۆشی خۆی هەیە باڵا سەری هەوێ gelek باشە ئافرەتن هەر چەند پارچەند کوردستانە لەوێرێ کۆم بووینە وان جێخۆی تایبەت هەیە وان حەسکردیە هەڤرکە ئەم قەستاوان لەوێرێ بکەین دەکو بە هەوە دیار بکەین کابرکە ئافرەتن کوردستانێ ئافرەتن مین کورد لە سویدە چاوا ژیانان خود بەنە سەری ئەبە ئەیژ پرۆژن واین بچیکین جوانن کەیفەوە ژیا هاتی ئیپراق ژێتی نای